وەکوت من سەرەتا کۆنسێپتەکان ڕوونەکەم و تێگەیشتنەکان کوردبوون بۆ کوردی یعنی ئێمە سێری ئەگەر کوردبوون کەی سێرەکەی لە دوو چەند پێک دێ کورد بوون ینی لەوێ کوردبوون واتە بوون بە کورد یعنی تۆ ئەبی بە کورد لە ناو کوردبوون هاوشێوە واتاییەکانی زۆر وشەیترن بۆ نمونە کوردپەروەری کوردچێتی کوردخواستن ویست بۆ کوردایەتی تا ئەمانە هەموو پێکەوە ئەتوانین بڵێن ئەبن بە شتێک بەناوی وتاری ناسیۆنالیزمەوە. ئێمە لە 100 ساڵی ڕابردوودا لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دەقیقەن شتێکمان هەیە بەناوی وتاری ناسیۆنالیزمی کوردی. لەناو ئەم وتارە ناسیۆنالیزمێ گشتە و چەمکانی کە باسمان کرد کە هاوشانی لە ڕۆی ڕێزمانیەوە لە ڕووی ڕێتۆریکەوە ڕەوانبێژیەوە هاوشانی کوردبوونن لەوانە کوردچێتی و کوردخوازی و کوردویستی و خەبات و بەرخۆدان و چی و ئەمانە هەموو ئەبن بە کوردبوونێک ئەو کوردبوونەیە کە تۆ ئەبێ بە ناسنامەیەکی سیاسی دواتر داخۆچی لێکرێ لە 100 ساڵی ڕابردوودا و ئەتوانین بڵێن ئەو کوردەی لەناو ئەم کوردبوونەیە تاکە بێگومان مرۆڤە بەڵام ئەو تاگەرایە نییە کە وەکوتم لە لای بنبەستە لە فەلسەفەی نیچەیە کەواتە کوردبوونێک هەیە کوردبوونێکی سیاسیە کوردبوونێک کە پەرتە پەشێوە دەروون بیمارە ماندووە پاڕادەیەک لە ڕووی سیاسیەوە ناساغە هەمیشە پرسیاری ئەوەی لا دروستە بێ چۆنی بکەم چی بکەم بەڵام پرسیارگەلێک تا ئێستا کە ڕەنگە بۆ ئەو نەبە خەیاڵی هاتبێ نەگرنگ بێ دەرەقەتی بێ یەک لەوانەی مەسەلەن داهاتووی کورد ئەبێت چۆن بێ ئەو پرسیارێکی زۆر قورسە چکە ئەگەر ئەو ئیش بۆ داهاتوو بکە کوردبوون ئەبێت دەستبەرداری کۆمەڵی منافقی سیاسی بێ ئەو منافقیە ئەو بێوەفاییە ئەو غەدرە سیاسی کە کورد خۆی لە خۆی کردی